بەشێک لە خۆبەخشانی کەرتی تەندروستی سنووری ئیدارەی ڕاپەڕین لە بەردەم تەندروستی ڕاپەڕین گرت بوونەوە و داوای دامەزراندنیان کرد. ئەوان دەڵێن سەرەڕای مانگرتن و چەندین جار خۆپیشاندان لایەنە پەیوەندیدارەکان وەڵامیان نەداونەتەوە. دەژڵێن ساڵانێکی زۆرە بە شێوەی خۆبەخش لە ناوەندەکانی تەندروستی خزمەت دەکەن و بە مافی خۆیانی دەزانن لە ئێستادا دابمەزرێن. ئێمە بۆ ماوەی چوارەمین جارە کە خۆپیشاندان دەکەین لە ماوەی 2 مانگدا کە بایکۆتی داوامان کردو. ئەومە چوارەمین جارە کە ئێمە خۆپیشاندان دەکەین لە بەردەم بەڕێوەبەری تەندروستی ڕاپەڕین و لە ماوەی ڕابردوودا بەڕێز بەڕێوەبەری تەندروستی ڕاپەڕین لەگەڵمان دانیشتووە لەگەڵ ستافی نوێنەرەکان و کۆبوونەوەمان کردووە کە ئەوانیش هەوڵی جددی دەدەن کە نووسرا و بەرز بکەنەوە بۆ وەزارەتی تەندروستی کە پێویستیان بە ڕاژەی ئەو خۆبەخشانە هەیە کە ئێستا لە ناوەندە تەندروستیەکان داوام دەکەن و بایکۆتی داوامیان کردووە. بەڵام هیچ جوابێک لەلایەن وەزارەتی تەندروستیەوە هیچ فەرمانێک تا ئێستا دەرنەکراوە. بەڕاستی وەکو کارمەندانی خۆبەخشی تەندروستی لە نزیکی 2 مانگ زیاتر دەبێتەوە ئێمە بایکۆتی بنکە تەندروستیەکانمان کردووە. بەڕاستی فراغ دروست بووە و ئەم فراغە کە پێشتر پڕکراوەتەوە لەلایەن خۆبەخشەکانەوە. خۆبەخشمانتدا چەند ساڵە خۆبەخشی دەکات، 2 ساڵ 4 ساڵ هەیە 8 ساڵە هەر خۆبەخشی دەکات. ئەم فراغە پڕکردنەوەی لەلایەن خۆبەخشەکانەوە بووە. بۆیە بایکۆتەکەمان بەردەوام دەبێت هەتاکە جوابێکی مقنعمان دەدرێتەوە. بایکۆت بەردەوام دەبێت و ئێمەش ئەم خۆپیشاندان و گروپبوونەوەش هەر بەردەوام دەبن ئینشاڵڵا. خۆبەخشانی تەندروستی دەڵێن ئێستا باشترین دەرفەتە بۆ دامەزراندنیان. بەو پێی ژمارەیەکی زۆر لە کارمەندانی میلاک لە ناوەندەکانی تەندروستی خانەنشین دەکرێن و بۆشاییەکی زۆر لە کەرتی تەندروستی دروست دەبێت کە پێویستی بە پڕکردنەوە هەیە. هەموو ساڵە خۆپیشاندانمان کردووە، هەموو ساڵە ئەمە هاتوینە سەر شەقم کە جوابی نەداوینەوە. بەڕاستی بۆیە ئەوە جێگای داخە، بۆیە من داوا دەکەم لە خەڵک و بەتایەتی کارمەندانی تەندروستی و خۆبەخش بەگشتی بێنە دەر و چیتر خۆبەخش نەکەن. بەڕاستی بۆیە شکوی بۆ خۆتان و بۆ کەسوکار و بۆ کارمەندانی تەندروستی بگێڕێتەوە. بەس من نازانم حکومەتی ئێمە بەتەمای چییە وا خەوتووە، یعنی بە ئاگانایە تەمەشا دەکەم مامۆستا هەمووی کەوتەوە لەسەر جادە، هەمووی لە خێمەکاندا کەوتووە مانی گرتووە، خۆبەخش هەمووی هەروە، ینی نازانم هەتاکەی ئاوا پێمان پێ دەکەن و لەسەر تەخت ئەوان بە دەنگی ئێمە چوونەتە سەر ئەو تەختە. یعنی ئەگەر هیچ جموزۆڵێکیان نەبێ ئەمە هەڵوێستی ترمان دەبێ و دەبێ بە دەنگی ئێمەش بێنە خوار لەسەر ئەو تەختەی. بۆ چوارەم جارە خۆپیشاندانی کەرتی تەندروستی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین خۆپیشاندان ئەنجام دەدەن و داوای دامەزراندن یاخودکردنیان بە گرێبەست دەکەن. وەک خۆیان دەڵێن مانیان لە کارەکانیان گرتووە و بۆشاییەکی زۆر لە ناوەندە تەندروستیەکان دروست بووە. سەرەڕای ئەوەش لایەنە پەیوەندیدارەکان خەمساردن و وەڵامیان نادەنەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.